وەکو کۆمەڵک گەنجی خۆبەخشی قەزای چۆمان و هەندێک لە گوندەکانی دەوروبەری هەستین بە پاکردنەوەی ڕێگای نێوان سێ گوند و قەزای چۆمان گوندەکان بریتین لە شیوەڵۆک و ناوبەرگە و گۆرۆنیەکە بەداخەوە زبل و خاشاچیان لە شوێنێکی و کۆکردبەوە کە ژینگەیەکی جوانی هەبوو هەستمان بە مەترسی ژینگەی کرد و زبل و خاشاکێکی زۆر لە مەنتیقەی بڵاوە بیتەوە بەوەی هاتنی گەشتیارێکی زۆر و خەڵکیش بەڕاستی هەندێک خەڵک نابەر پرسانە تەعامل لەگەڵ ژینگەیەکات هەستین بە پاکردنەوەی ئەو زبل و خاشاکە لەگەڵ ئەو کۆمەڵە گەنجە کە دڵسۆزانە و خۆبەخشانە هەرزارەی بۆ گوندە و هەرزارەی بۆ ناوچەیەک کە پێویست بکە پاچەکەینەوە. داواکارین لە حکوومەتی هەرێم لە کابینەی نوێ کە پاپاگروپ کە عەقدی لەگەڵ هەیە تەنها سنتەری قەزاکان نەگریتەوە بتوانێت گوندەکانیش پاک بکاتەوە زبل لە گوندەکانیش وەربگریت بۆی خەڵک بەهانەی نەمینێت زبل لە هەر شوێنێکەوە بوو زبل فڕێ بدا. اسماعيل ورا خلاص ورد غالا نادر هوت خلاص ورا